ئەم ساڵەکە لە خوار شازسا بوومە بەتەڵی عێراق. سێ ساڵە ئەم یاری دەکەم توانیم ئەم ساڵ لەسەر ئاستی عێراق لە ژێر 12 ساڵی کچان توانیم پلەی چوارەم بەدەستبێنمەوە، توانیم بەسەرکەوم بۆ هەڵبژاردەی عێراق. و ئێمە وەکو نادی مەلیک لە کۆتایی ساڵی 2023 بە تەحدید لە مانجی 11 دامەزراین وەکو نادی. سەرەتا سەنتەری فێرکاری شەترەنج بووین. لەو ماوە کورتەی کە بەشداریمان کردیە توانیمانە چەندین دەستکەوت لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی نادی بەدەست بێنین. لە یەکەم بەشداریکردنمان وەکو نادی توانیمان پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بەدەست بێنین کە پاڵەوانێتەکە لە شاری سەماوە بەڕێوەچوو. دوا بە دوای ئەوە توانیمان وەکو نادی سەر بکەوینە بۆ پلەی ممتازی عێراق و لە یەکەم بەشداریکردنمان لە پلەی ممتازی عێراق توانیمان پلەی شەشەم بەدەست بێنین. یاریزانەکانمان ڕۆژانە لێرە لەو فێرگەیە تەمرینەکانیان دەکەن و ئێمە هەستاین بە دابینکردنی ڕاهێنەری ئیرانی بۆیان و ئەوەش بە شێوەیەکی ئەرێنی لەسەر ئەنجامەکانیان و لەسەر ئاستیان بەدیار کەوتووە. بۆ نمونە لە کۆتا بەشداریکردنمان وەکو یاریزانەکانی یانەی مەلیک لەسەر ئاستی تەمەنەکان لە کۆی 8 فیئە توانیمان 6 پلەی یەکەم بەدەست بێنین کە ئەمە دەکات 175 کۆی ئەو فیئانەی تێدا بەشدار بووین. یعنی 175 پاڵەوانەکانی عێراق ئێستا لە فێرگەی یانەی مەلیک مەشق دەکەن. ئەمە لە پای ئەوەی کە هیچ هاوکاریەکی دارایی لە هیچ جیهەتێک بۆمان نییە، هیچ هاوکاریەک. ئەمە وەکو یانە وەکو وەلی ئەمری یاریزانەکان یعنی داک و بابەکان هەمووی وەکو عائیلێک و وەکو خێزانێک پێکەوە توانیتمان ئەو کەلەنە پڕ بکەینەوە کە دەست لە ناو دەست هاوکاری یەکتر دەکەین بۆ پێگەیاندنی ئەو یاریزانانە. چەند یاریزانتان هەیە؟ لە ئێستادا تقریبەن نزیکەی 6 یاریزان لە فێرگەی یانەی مەلیک ڕۆژانە تەمرینەکانیان دەکەن. دیارکردن ئەو نازناوانی کە بەدەستان هێناوە کە لە تەمەنێکی بچووک یان یاریزانەکە تەمەنی بچووک بە نازناوێکی گەورەی یاریزانە تەمەن بچووکەکان لە تەمەنی 6 ساڵی توانیتیان یاریزانمان لەسەر ئاستی تەمەنی خۆی پلەی یەکەم بەدەستبێنی. ئەو ساڵ لە 8 ساڵی کوڕان یاریزانێکمان هەیە بە ناوی ئەحمەد سۆران توانی لە 9 گەڕ 9 خاڵ بەدەستبێنی کە ئەمە شتێکی باوەڕ پێ نەکراوە. 9 لە 9 دەستکەوتێکی زۆر گەورەیە. من ناوم لای محەممەد تاهیرە، تەمەنم 15 ساڵە، لە یانەی نادی مەلیکم و تقریبی 7 ساڵە ئەم یاریە ئەەکەم و ئەم ساڵەکە لە خوار شازسا بوومە بەتەڵی عێراق و لە 4 ساڵیش بەتەڵی عێراق بوون، لە 12 ساڵیش و بەشدای چەنا بتوڵی لەرەوە ناو کردووە کە بەشدای بتوڵی سووریان کردووە و ئەم ساڵەکەش پاڵیوایم بۆ بتوڵی عەرەب لە میسر. سەرتا بەخێراتن کەناڵەکەتان دەکەی. من ناوم کانی ڕۆستایی بە و من یاریزانی شەترەنجم لە یانی شەترەنجی مەلیک نزیکەی 3 ساڵە ئەم یاری دەکەم. توانیم ئەم ساڵ لەسەر ئاستی عێراق لە ژێر 12 ساڵی کچان توانیم پلەی چوارەم بەدەستبێنمەوە، توانیم بەسەرکەوم بۆ هەڵبژاردەی عێراق و زۆر سوپاسی دایک و باوکم و مامۆستاکانم دەکەم کە زۆر پاڵپشتم بوون و هیوادارم لە داهاتوودا بەژاری توڵی دەرەوەی عێراق بکەم و لەم 3 ساڵەدا توانیم پلەی سێمیش بەدەست بێنم.